لە هەرێمی کوردستان تا ئێستا هۆشیاری پێویست لە بەکارهێنانی ئامرازەکانی سۆشیال میدیادا نییە، بە تایبەت لە ڕووداوە تاوانکاری و جۆراوجۆرەکاندا کە کێشە و گرفتی خێزانی و کۆمەڵایەتی دروست دەکەن. کۆمەڵناسێک دەڵێت لە ئێستادا سۆشیال میدیا لە دۆخێکی مەترسیدایە و هۆکارێکە بۆ ئەنجامدانی تاوان. هەروەی کە بینین هەموو کەسێک بەبێ سانسۆر بەبێ کە پلاندانە بۆ خەمکارێنێت، ئەمان لێ کات کە ئێمە ڕۆژانە تووشی کێشە بین، کێشکەکان دەرونی بن، پێندی بە خودی مرۆڤ خودی هەبێت، ئەوەی کە نەخۆشە سادی و ماسۆشیزم و گۆشەگیربوون و بە ئەوانە، ئەوەی کە دومیشان کێش کۆمەڵاتیەکان کەوتێت لە ڕاستیەکەی تاوان، کێشەی خێزان، جیابوونەوەی نێوان ژنومێرد، ناکۆچی نێوان هاوسەران، بابەتی ناپاکی و خیانەتی زەواجیش کەمەش لە ڕاستیە لە لوتکەی کێشەکانی پەیوەست بە بابەتەدایە. چەند هۆکارێک هەیە کە ئەتوانین لە ڕێم هۆکارانەوە تاک و شارکەینەوە. یەکێک لەوانە سۆشیال میدیاکان توانین بەکاربێنین بە بوارە باشەکەی. مامۆستایانی ئاینی توانن ڕۆڵێکی زۆر کاریگەر ببینن، مامۆستایانی زانکۆ توان ڕۆڵێکی زۆر کاریگەر ببینن. لەوە هۆکارێکی ترمان حکوومەتی هەرێمی کوردستان خۆی توانێت لە ڕێگەی پرۆگرامێکی تەواو، لە ڕێگەی بەرنامەیەکی تایبەتەوە بە هەموو گەنج و لاو و پیر و ئەوانە و بەکارهێنانی سۆشیال میدیا بە شێوازێک کە تایبەت بکرێت بە وشارکردنەوەی تاک لە بواری ئەوەی کە تووشی تاوان نەبێت و خستنە بەرچاو خستنە پێشچاویان بۆ ئەو سزایانەی کە هەن. لە زانکۆی هەڵەبجا پانەڵێک دەربارەی سۆشیال میدیا و چەمکی تاوان بڕێوە چوو. بەپی ئامارەکانی پۆلیسی هەڵەبجا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 75 دۆسیە تۆمار کراوە دەربارەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. سۆشیال میدیا لە ئەمڕۆ بووە بە پێویستیەکی سەرجەم هاوڵاتیان، بەڵام پێویستە ئەو کەسێک کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنێ و شیاری یاسایی هەبێت لەسەر بابەتەکان بە کۆمنت و قسەی نەشیا و شتی ناشرین بڵاو نەکاتەوە بە نەینووسێ. لەبەرەوە ئەو کەسێک کە تۆ کۆمنتی بۆ نووسی ئەویش مرۆڤە بریندارە بێ، لە کاتی برینداربوونی مرۆڤ ئەویش ناچارە پەنابەرێ بۆ ئەوەی کە تۆڵی خۆی بکاتەوە، تۆڵەکەش زۆر جار بەڕێگەی مباشیر ئەیکەنەوە یان لە بنکەکانی پۆلیس سکاڵا تۆمارەکەن. ساڵانە لە بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە چەندین دۆسیە تۆمارەکرێت لەسەر خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و چەندین کەس تووشی کێشە و گرفتە بن لە سەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. ئێمە داواکارین لە خەڵکی کە ئاسی وشیاری خۆیان پەرە پێ بدەن بۆ ئەوەی بزانن بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ سوودی گشتیە، نەک بۆ دروستکردنی تاوان و فەوزا لە شارەکە. بەپی یاسا بەرکارەکان هەر کەسێک لە ڕێگەی یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تاوانێک ئەنجام بدات، ئەوە ڕوبەڕووی سزا دەکرێتەوە بە شێوەیەک لە 6 مان کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت و بە غەرامەکردنی 5 ملیۆن دینار ڕێو شوێنی یاسایی بۆ دەگیرێتە بەر. بەڵام لە هەرێمی کوردستان وێ ڕایشێواندنی دەرونی تاک بە قەیرانە دارایی و سیاسی و کۆمەڵایەتیەکان ژنگەیەکی خراپیش بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هاتووەتە کایەوە. زۆربەی کات تاک دووچاری تاوان دەبێت و سۆشیال میدیا بۆتە سەکۆیەک بۆ تەشیر و ئیانەکردن و شرۆڤەکردنی نازانستی و جۆرێک لە فەوزا لە هەرێمی کوردستان بوونی هەیە. بۆیە بارکی حکوومەت هەموو لایەکدا دەنرێت هۆشیاری پێویست بۆ شێوازی بەکارهێنانی سۆشیال میدیا بڵاو بکرێتەوە تاوەکو فەزای سۆشیال میدیا نەبێتە سەرباری قەیرانەکانی دیکە و ئەوەندەی دیکە زەمینەی تاوانکاری نەسازێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.